پارێزگای کرماشانی ڕۆژهەڵاتی کوردستان کوژرانی چەند چەکدارێکی داعش لەلایەن هێزە ئەمنیەکانی ئێرانەوە ڕاگەیەندرا. پامنێری پێیان ڕایگەیاند بەیانی ئەمڕۆ هێزە ئەمنیەکانی شاری کرماشانی ڕۆژهەڵاتی کوردستان لە خانوویەکی شارەکەدا گەماری گروپێکی 16 کەسیان دا و دواتر ڕوبەڕووبوونەوە لە نێوانیاندا ڕوویداوە. بەپێی زانیاریەکانی پێیان لە ڕوبەڕووبوونەوەکەدا 3 ئەندامی گروپەکە کوژراون و 10 کەسیشیان دەستگیر کراون. گومانی گروپەکە پەیوەندیان بە چەکدارانی داعشەوە بێت. لەوبارەوە فەرماندەی پۆلیسی کرماشان ڕایگەیاندووە گروپەکە سەر بە گروپە منوجەهر ئەمانوڵاهی. فەرماندەی پۆلیسی کرماشان ڕایگەیاند هێزە ئەمنیەکانی شارەکە لەگەڵ ژمارێک لە چەکدار لەگەڵ گومان دەکرێت سەر بە چەکدارانی داعش بن ڕوبەڕووبوونەتەوە. بەپێی زانیاریەکانی 3 ئەندامی گروپەکە کوژراون و 10 کەسی تریشیان لێ دەستگیر کراوە. هاوکات بەپێی میدیاکانی ئێران گروپەکە بەنیاز بوون کردەوەی خۆکوژی لە شارەکانی ئەو وڵاتە ئەنجام بدەن.